ساڵێک لە تەمەنمان ڕۆشت 2025مان بەڕێ کرد و هاتینە ناو 2026ەوە. ساڵێک لە تەمەنمان ڕۆی، ئایا چیمان ئامادە کردووە بۆ ڕۆژی مردنمان؟ لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح و جامع صغیرات و خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: من مشى إلى صلاة مكتوبة في الجماعة فهي كحجة. أو كسي بيت بو مزقوت بو نيجي جماعة خير وبعداشتي حجكي هي، همو نيجي جماعة خيري حجكي هي، بس لمزقوت نك لمالوه. ئایا ئەم پرسیار لە نەفسی خۆمان بکەین لە ساڵی پێشوودا کە 1825 نوێژی جەماعەتی تیا بووە، خێر و پاداشتی 1825 حەج. ئایا ئێمە چەندێک لەم خێرەمان دەستکەوتووە؟ ئایا توانیمانە خێری هەزارەها حەج بۆ خۆمان مسۆگەر بکەین؟ ئایا ئێمە خەسارەتمەندین یا براوین؟ بنفسي خمانا بچینەوە. نەفەری وا هەیە ئەلحەمدوللا 5 فەرزە لە مزگەوتە خوا هەموو ڕۆژێ خێری 5 حەجی بۆ دەنووسێ. هەیشە مەحرومە تەنها ئەهلی جومعەیە، ساڵێکی تر لە تەمەن ڕۆی، بەڵام ئایا چەند هەزار حەج قازانجت کرد یا زەرەر کرد پاداشتەکەی؟ بە خۆتا بچۆرەوە. کەواتە ئەگەر تۆ ساڵێک ئەو ساڵی پێشوو بەردەوام لە مزگەوت نوێژ بە جەماعەت کردبێ، خوای گەورە خێر و پاداشتی 1825 حەجی بۆ دنووسیوە. ئەگەر تۆ 5 ساڵ 5 فەرزە لە مزگەوت نوێژکەی بەعام، خوای گەورە خێری 9125 حەج بۆ نووسێ. 9000 حەج. جا خەڵکی وایە ئەلحەمدا 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵە بەردەوام ئەهلی جومعە و جەماعەتە، خێ کاتی ئەگاتە خزمەتی خوا تەماشا ئەکا خێری 100,000 حەجی بۆ نووسراوە. کەواتە ئایا تەمەنی تۆ ساڵێک ڕۆی لە تەمەنت لەم خێرە گەورە چەندێکت بەرکەوت و چەندێکیش مەحروم بووی، چەندێک براوەی و چەندێکیش دۆڕاوی؟